ئەمە ئەو هەوڵانن کە بۆ بە پارێزگای خود بە هەرێمکردنی پارێزگای بەسڕە دەدرێن. جەمال بەسڕە کە بە شادەماری ئابووری عێراقدا دەنرێت ئەو پارێزگایە کە خۆیان بەدەست هەژاری نەبوونی ئاو کارەبا و چەندین کێشەی دیکەی خزمەتگوزاریەوە دەناڵێن و چەندین ساڵیشە هەوڵی ئەوە دەدەن کە ببن بە هەرێمێکی سەربەخۆمە. بەسمانە لەم بارەوە گفتوگۆی زیاتر بکەین. بەڕێز علی بەدران شارەزای سیاسی لە بەسڕە ڕاستەوخۆ میوانی کوردستان 24 شەو باش. بەڕێز علی سپاس کە میوانی کوردستان 24. سەرەتا پێم خۆشە کە بۆ چوونی بەڕێزتان بزانم لەبارەی ئەم هەوڵانە بۆ بە هەرێمبوونی پارێزگای بەسڕایەوە چیاڵەن لەو بارەوە؟ زۆر سپاس. سڵاوم بۆ هەموو بینەران و بۆ کەناڵە بەڕێزەکەتان. بابەتی هەرێمبوونی بەسڕە بابەتێکی نوێ نییە. ئەمە لە ساڵی 2005ەوە پێشنیاز کراوە. ئەو بابەتە هەروەها داوا کراوە کە بەسڕە ببێتە هەرێمێکی سەربەخۆ بەهۆی نادادپەروەری حکوومەتی فیدراڵ بەرامبەر بە پارێزگای بەسڕە و کە زیاتر لە 1975 نەوتی عێراق لە پارێزگای بەسڕە بەرهەم دەهێنرێت. هەروەها کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ وڵاتی کوێت هاوسنوورە، هەروە فڕۆکەخانەی بەسڕەمان هەیە، هەروەها ئێمە بەندەری قەسر و چەند دەروازەی دیکەمان هەیە. بەهۆیەوە خەڵکی بەسڕە وا هەز دەکەن کە غەدرێکی زۆریان لێ دەکرێت، سەمکاریەکی زۆر بەرامبەریان دەکرێت چونکە فەرامۆش کراون. بابەت بیرۆکەی بەهەرێمبوون لە ساڵی 2005ەوە تا ئێستا هەر بەردەوامە، بەڵام جار بەجار ئەو خواستە زیاتر بەرز دەبێتەوە. زۆرێک لە هاوڵاتیان لەو باوەڕەدان، هەروەها مامۆستانی ئەکادمیا و هاوڵاتیان باوەڕیان وایە کە حکوومەتی عێراق هەندێک جار سازش لە سەرمافەکانی بەسڕە و خەڵکی عێراق بەگشتی دەکات. بۆچی زۆرێک لە خەڵکی ئێرە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. ئەمەش دەمانەوێت وەکو هەرێمی کوردستان ئەو پێشخەوتنەمان هەبێ هەموو شتێک لە هەرێمی کوردستان بە چاوی خۆمان دەبینین و دەستوریش ڕەوایەتی بەوە داوە کە هەر پارێزگایەک داوا بکات لە ڕاپرسیەکدا دەتوانن هەرێمی خۆیان ڕابگەێنن. ئەمە لە شەرع و لە یاساش ڕێگەی پێدراوە. و زۆرێک لە ڕۆڵەکانمان لە بەسڕە کاتێک سەردانی هەرێمی کوردستان دەکەن ئەوانیش حەز دەکەن کە بە هەمان شێوە بن. ئەمە هیچ هەوڵێکی ئینفیساڵی نییە، واتە جوداخوازی نییە، بەڵام ئێمەش دەمانەوێت ببین بە خاوەن هەرێمێکی خۆمان و زۆر ئەو هەموو پێکاتەکانی عێراقیش هەموو پارێزگاکان دەنگیان بەو دەستورە داوا کە ئەو دەستورەش ڕەوایەتی بە هەر پارێزگایەک دەدات کە بیاوێت هەرێمی خۆی ڕابگەێنێت. بەڵام تا ئێستا بە درێژای ئەو هەموو ساڵە ئێمە ئەو داوامان کردووە هەتا ئێستا ڕێگەیان پێنەداوین ئەو داوا ڕەوایە بۆ من جێبەجێ. بڵێ برێز بەدران، یانێ بنەمایên بەهرەمبوونە بەسرا هەیە یەک یا دوێمژی گەر بەسرا ببێ هەرێمێک سەر بخوا ئالوزی لەگەل بەغدای دکارن زێدەتر ببن. دوێ دەربارەی دەهون چ فکردکن و بەغدا هەردەم دەستوری گەلۆدێ جیبجی بکە گرێدایی بەسرایشی؟ نەخێر، ئەمە کاتێک بە دوای گۆڕینی ڕژێم تا ئێستا ئەمە نزیکەی ئەو بیرۆکەی لە هەرێم سەری هەڵدا دروست بوو پەلی بۆ بەسڕە شاوێشت. ئێمەش ئەوەش ڕەوایە کە هەرێمی ناوەڕاست و باشووریش ڕابگەیەندرێت. هەروەها حکوومەتی فیدرالیش ڕێگە نادات بەسڕا ببێتە هەرێم لەبەر چەند هۆکارێک، چونکە بەسڕا بەرهەمی 1985 نەوت بە عێراق دەدات. ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل لە بەسڕە بەرهەم دەهێنرێت و هەر لە ڕێگە بەندەرەکانی بەسڕەوەش هەناردە دەکرێن. دووەم
لە باشوور و فڕاتی ناوەڕاست ئەوانیش هەر لە بەندەرەکانی بەسڕەوە نەوتی خۆیان هەناردە دەکەن لە هەموو شوێنەکاندی ئەگەر دەواازەی وشکانیان هەبێ بەسڕە تاکە پارێزگایە کە دەواازەی دەریایی هەیە دەواازەی ئاوی هەیە ئەمە ماوەی 20 ساڵە ئێمە داوا دەکەین بە هیچ شێوەیەک بەسڕە ئەوان دەزانین ئێمە گەیشتونێتە ئەو باوەڕێ کە عێراق هەموو هەوڵ حکوومەتی بەغدا هەموو هەوڵێک دەدات کە ئەو ئامانجە ئێمە نەپێکێت باشە کەواتە ئەگەر هەرچەندە لە دەستور ڕێگەی پێدراوە و داواکاری هەیە و خەڵکی بەسڕە دەیانەوێت پارێزگاکەیان بکەنە هەرێمێکی سەربەخۆ بەڵام وەک گوتت حکوومەتی فیدرال ڕێگە نادا ئەگەر ڕێگەی نەداکەوەتە پێتان وایە ئەم هەوڵەش لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە جارێکی دیکە سەرناگرێت ناتوانن ئەم خەونە بەدی بێنن بۆ پارێزگای بەسڕە؟ لە ڕووی با من بە ئەمانەتەوە قسە بکەم و پرسی بە هەرێم بوون بەر لە هەر هەڵبژارنێکە و بابەتی بە هەرێم بوون دوای هەر باسکردن لەسەر بابەتی کوێیت و نازانم ئەو بابەتانە پەیوەندیدارم بە پارێزگای بەسڕەوە ئێمە دەزانین کە ئێستا باسی دەواازەی ئەم قەسر دەکرێت کە خەڵکەکە دوور دەخرێتەوە لە سنووری کوێت و دەڵێن ڕێکەوتنێکەیە و نازانم شتی لەو جۆرە باز دەکرێت بەڵام ئێمە ئەوە دەزانین کە بە هیچ شێوەیەک محەممەد یاسوودانی ڕێگە نادات سازش لەسەریش بستێکی خاکی بەسرە ناکات بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دەزانین کە ئەوان بە هیچ شێوەیەک ڕێگە بە هەرێمبوونی بەسرە نادەن و ئەوانش کە باسی ئەوە دەکەن کە حکوومەتی عێراق ئەم قەسر بە کوێت دەفرۆشرێت ئەمە لە ڕاستیەوە دوورە بەڵام ئەوەی کە ڕێگرە لە بەردەم ئەوەی کە حکوومەتی عێراق ڕێگەمان پێنەدا ببین بە هەرێم ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەسڕا پێگەیەکی گرنگی و استراتیژیایە لە سەرخاکی عێراق لەسەر نەخشەی عێراق و ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین ئەوەندەی خۆمان بەو بابەتانەوە مەشغوڵ دەکەین بۆچی خۆمان بە ڕەوایەتی دام بە بەسڕا وەکو هەرێمێک دانی پێدانەنێن سەیری سەقامگیری هەرێمی کوردستان بکەن شاری هەولێر چه پێشکەوتنێک تێدا بۆچی حکوومەتی عێراق پێی ڕەبەڕەوان نییە کە بەسڕەش وەکو هەرێمی کوردستان پێشکەوتن بەخۆیەوە ببینیت خۆ هەرێمی کوردستان ئەزمونێکی زۆر پێشکەوتووە ئەزمونێکی سەرکەوتووە هەرێمی کوردستان سەرکەوتنەکەی پێویستە ببێت بە ئەزمونێک هەم بۆ پێکەوە ژیان هەم بۆ ئابووری هەم بۆ ئیداری بۆ لە هەموو ڕوێکەوە پێویستە ببێت بە ئەزمونێک بۆ هەموو ناوچەکانی دیکەی عێراق ئەگەر ئێمەش ئەو مافەمان پێ بدرێتەوە کەرێمی کوردستان خۆمان بەڕێوە ببین دڵنیاین لەوەی کە ئێمەش دەتوانین خۆمان بگەینە ئەو ئاستەی کە وەکو هەرێمی کوردستان پێش بکەوین و گرنگی بە خۆمان بدەین و دواتر بۆ ناوچەکان دیکەی عێراقیش ئێمە سوودمان دەبێت حکوومەتی فیدرال دەڵێت و سیاسەتی حکوومەتی فیدرال ڕێگە بەوە نادات و هەمیشە ئەوان وا بیر دەکەنەوە کە ئەگەر ئێمە لە هەر پێش هەر هەڵبژاردنێکیش ئەوان ئەو بابەتانە دەوروژێنن بە مەبەستی ڕەواج و تەسویقی سیاسی و ئێستا ئەو کوتلانەش کە لە ساڵی 2023 تا ئێستا بانگەشە بۆ ئەوە دەکەن تەنیا بۆ بانگەشە هەڵبژاردنەکانەوە بوو چونکە ئەو بابەتە تەنیا لەگەڵ هەڵمەتەکانی هەڵبژاردن نوێ دەکرێتەوە بۆ ئەوەی سۆزی خەڵک بەخۆی بۆ لای خۆی دەڕابکێش. بەێ سپاس بۆ کێکالی بەدران شارێزایە سیاسیش بەسرا لەگەڵمان دەست خۆش.